بۆ میوانداری بەڕێز هێمن سەید مورادمان کردو کە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێرە بە تایبەت لەسەر کشتتوکاڵی هەولێر قسەی لەگەڵ دەکەم بەڕێز هێمن بەخێر هاتیەم کاتت باش ئەتوانین بڵین تا ئێستا وشکە ساڵی نییە یاخود با بڵین ئەگەر کە تا ئێستا باران نەباریوە چەندێک زەرەری لە ناوچەکە یاوە و بە تایبەتی لە ئەو گەرمەی کە چێنراوە ئەوەی تێبینیمان کردەوە کەوا دیاریدەی کەمبارین لە وەرزی زستان چەند ساڵێکە کەوا دووبارە دەبیتەوە ئەوەش دە چوارچەوەی ئەو گۆڕانکاریەکەوا لە کەش و هەوا ڕوویداوە کوردستانیش تێدا بە دوور نییە لەگەڵ ئەوەشدا بەڵام ڕێژەیەک داباریوەکەوە بۆتە بنەمایەکەوە جوتیاران سوودیان تێدا دیتەوە بە تایبەتی لەو ناوچانێکەوە بارانی مسۆگەر و نیمچە مسۆگەری تێدا هەیە ئەوەش بە ڕێژەی ئاودانی تەواوکاری واتە ئەو زەویانێکەوە سەرچاوی ئاویان هەیە و سەرچاوی ئاوەکان بوونەتە بنەمایەکەوە جوتیار پشتی پێ بەسی تاوەکو بەرهەمی دانەوێت لێرەیە کێشەیەکیان هەیە کاکێ من جوتیاران ئەڵێن ئەو زەویانەی کە پشتمان بە ئاودێری بەستووە واتە لە ڕێگەی بیرەوە ئەتوانن ئاو یاخود بابڵین ئاوی ژێرزەویە و ئاوی کێڵگەکانیان بدەن بەڵام لەم کاتە پێویستیان بە کارەبایە بۆ دابینکردن و گواستنەوەی ئاوەکە چەند کەرەستەیەکی تریان پێویستە ئەمانە هەموویە بێ بە تێچوو لەسەر جوتیاران لە کڕێنی سوۆندەیە لە نەبوونی کارەبایە کە ئێستا کێشەکەی بۆ قوڵتر کردوونەتەوە بۆ ئەمە چیتان بۆ کردوون بەڵێ ئێمە بەدووادا چونمان کردووە لەگەر بەڕێبەریاتی گشتی کارەبای هەولێرکەوە پێداگر بووینە ئەو ڕێژەی دانراوە بڕی کارەبای بۆ دەوروبەری هەولێر و ئەو ناوچانی گوندشین و ئەو شوێنانەیەکەوە پشت دەبەستن بە ئاودان بۆ ئەوی زەویەکانیان بەراو بکەن بتوانن بەرهەمەکانی خۆیان بەرهەم بهێنن بەڵێنی ئەویان بەمەداوەکەوە لە ماوەی داهات و ڕۆژانە زیاتر لە 2 سعاتیان پێدانی کارەبا بۆ درێژ بکەنەوە جگە لەوەش ئێمە ئەوەش هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێست و هاوڵاتیان کەەوە ئەو کرێی کارەبای لە براجوتیاران وەردەگیرێت سەتا هەفتای چاوپۆشی لێ دەکرێت کرێی کارەبای کشتتوکاڵی تەنها 130 کرێکان بۆ هەژمار دەکرێت واتە ئەوەش وەکو هەندانە و پشتگیریەکە بۆ براجوتیاران و کەرتی کشتتوکاڵی چوارچێوەی ئەو پشتگیرانێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەرتە کردوێتی بە تایبەتی لە کابینەی نوێمکەوە ڕنگدانەوە یەکجار زۆری هەبەوە ژوای کردووەکەوە بەرهەمەکان زیاد بن بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕەنگە بەشێک لە زەویەکان یان بەشێک لە جوتیارەکان ناتوانیوە کرداریان ئاکاری داچاندنی دانەوێڵە ئەنجام بدەن باشە لەو گەرمەی کە داچێنراوە ئەم ساڵ ئێوە توان بڵێن سەتا چەنی شین بووە یاخود با بڵێن چەندێکی سەوز بووە لەو زەویانە ئەو زەویانێکەوە سەرچاوی ئاویان هەبووە و ئاودانی تاوەکاریان بۆ کردو 100 شین بوونە بەڵام بەشێک لەو زەویە دێمیەکان بەدا لە هەموو ناوچەکان واتە لە هەولێر و لە سلێمانی لە هەموو ناوچەکان ئەوانەیەکەوە سەرچاوی ئاویان هەبووە ئەوانە بەرهەمیان هەیە و حاصلاتیان هەیە بەڵام ڕەنگە بە ڕێژەوەریگرین و بەراوردیکەین لەگەڵ پارساڵ ڕێژەکە کەمتر ئەوەی کە پشتی بە باران بەست و ئەوەش هەمووی شین بووە زەویە دێمیەکان گرفتەکە لەوەی زۆر ڕنگدانەوەی تێدا هەیە بە تایبەتی لە ناوچەی کەندێناوە و دیبەگە و مەخمور ئەوانە کە دەکەونە بازنە و زۆنی بارانی نامسۆگەر لەوێ بەداخەوە زەویە دێمیەکان ئاکارێکی کشتتوکاڵی ئەگە لە سەریش کرابیت حاصلات و بەرهەمیان نابیت ئەو ڕێژەیە نەباریوەکەوە سوودی لێ بینم بیتەمایی بەرهەمهێنا یان سەرهەڵدانی گەشت و نماکردنی بەرهەمەکان باشەوە کاریگەریە بێت لەسەر بەرهەمی ئەم ساڵ حتمان کاریگەری ڕاستەوخۆی دەبێ وەش دەبێتکەوە وا دەکاتکەوە ڕێژەیەک لە بەرهەمی براجوتیاران کەم بیتەوە بەڵام ئەوەی بۆ بەرچاوڕوونی زیاتری بەڕێست و جوتیاران ئەوەی ئێمە بەدووادا چونمان کردووە لە بەش بەڕێوەبەراتیەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتیمان ئەو ساڵ بە بەراورد لەگەڵ پارساڵ 115 براجوتیاران کەمتر ناوی خۆیان تۆمار کردووە لە پرۆسەی بە بازارکردنی دانەوێت و ئامادەکردنی پلانی ساڵانەی بە بازارکردن ئەوەش خۆی لەوە دەبینیتەوە زیاتر لەو جوتیارانەی کەوا زەویەکانیان دێمینە و سەرچاوی ئاویان یا پشتاون ئەوە وا دەکاتکەوە لە ئاکاری بەرهەمهێنان بە دوور بکەونەوە بەڵام حتمما بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو بۆ مانایە نایەکەوا جوتیار یان کشتتوکاڵ تەنها دانەوێڵە و گەنموجۆیە بەڵکو ئێمە بەرهەمی سەوزەمیەوەمان زیاتر و زۆرتر دەرفەتی بە بازارکردنی بۆ ڕەخساوە بە بەراورد لەگەڵ بەڵام ئەو جوتیاراناڵن کە لەوەیە گرفتیان بۆ دروستە بێ ناچارن هەر گەرمەکە بچێنن لە بەرەوەی سایلۆیان نییە لە بەرەوەی پاڵپشتیان نییە بۆ ئەو بەرهەمانەی دیکە بۆ نمونە ئێمە گەر پەتاتی بکەینە بنەمایەکەوە وتوێژی لەسەر بکەین دەتوانین ئەوە ڕەچاو بکەین کەوا بەرهەمی پەتاتە لەو چەند ساڵی ڕابردوو هەموو ساڵێک 2 هیندەی بەرهەمی دانەوێڵە ئێمە بەرهەمی پەتاتەمان هەبووە لە کوردستان باش ئەکرێ جوتیاران هەمویان لە بەرۆی کەشەواکە گۆڕاوە بۆ نمونە واز لە چاندنی گەنم بێنن
خۆیان بگونجێنن لەگەڵ دۆخەکە و ڕووبکەنە چاندنی پەتاتە یاخود بەرهەمێکی دیکە ئێمە وامان نەوتووە بەڵام لەگەڵ ئەوەشدا گەر زەویەکی بەراو سەرچاوی ئاوی هەبێت و ئەگەر نەیتوانێت بێت کەوا بەدانەوێ لە دایچانبی بەمانە نایەت جوتیار دەستەوسان دامشێت و هیچ ئاکارێکی کشتتوکار لەسەر و زەویەی خۆی نەکە بەڵکو ئێستاکە دەرفەتی لە پێشەکەەوە دەتوانی بەرهەمەکانی سەوزە میوەی هاوینە بەرهەم بهێنێت چونکە ئەوەی ئێمە لەو چەند ساڵی ڕابردوو تێبینیمان کردووە دەرفەتی بە بازارکردنی 100% مسۆگەر بووە لە چوارچەوەی ئەو لێک تێگەیشتنێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی هیناوێتەکایەوە کەوا ئێستاکە کارئاسانیەک لەو چوارچەوە دەکرێت کە ئێمە پژگیری دەینە براجوتیاران بۆ پژگیری ئێستا سەیتەڕەکان و یان ئەو نقطە سەیتەڕانێکەوە لەژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقینە ئێستا کەمتر ڕێگری لە براجوتیارانمان دەکەن کاتێکەوە پژگیری بەرهەمی ناخۆیان تێدا پێبێت ئەوە ژوا دەکاتکەوە زیاتر ئێمە بەرهەمی هاوینەمان یەکجار زۆر بێ ئێمە ئەگەر بەراوردی بکەین پارساڵ زیاتر لە 750,000 تۆن بەرهەمی هاوینە لە سەوزە و میوە لە دەرەوەی هەرێمی کوردستان بە بازار کرا واتە ئەگەر ڕێژەیەکی وەرگین چەندی لە کوردستان بە بازار کرابی سێ هیندە لە دەرەوەی هەرێمی کوردستان بە بازار کراوە ئەوە ژوا دەکاتکەوە جوتیارەکانمان بەرهەمەکانیان هەمەڕەنگ بووە تەنها پێداگری لەسەرەوەی ناکرێت ئیلا گەنم و جۆیان دانەوێڵە بەرهەم بێنن بەڵکو جوتیار ئێستا ئاکارەکانیان فراوان کردووە شێوازی بەرهەمهێنانیان زۆر فراوانتر کردووە پشت بە خانی و پلاستیکی و ئەو شێوازانە دەبستنکەوە زیاتر وا دەکات بەرهەمەکانیان فراوان بکات باشە کاکی هەمن ئەو بڕیارەیکە لەلایەن بەختاوە دراوە چەند ڕۆژێک پێش ئێستا بڕیار دراوە کە بڕێکی زۆر کەمتر واتە نیوەی ئەوەی پار بە بازارکە وەریگرێت لە جوتیاران ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ئایا لە برەوەیە کە دەگی گەرمی عێراق زۆرە یاخود گۆڕانکاریەکانی کەشوهەوایە کە ناتوانێت هەمووی وەرگێت لە هەرێمی کوردستان ئەوە یەکەم جار نییە کەوا ڕێژەیەک دەست نیشان دەکات حکوومەتی عێراقی لە جوتیارانی هەرێمی کوردستان بەڵکو ئەوە بنەمایەکی سیاسیە ڕەساوی دەکات چەندین ساڵە هەتا ئێستاش بەردەوام بووە ساڵیش کەوا ڕنگدانەوەی هەبووە بەڵام ساڵ بە ساڵ بە پێداگریەکانی شاندەکانی کەوا وتوێژیان کردووە لەگەڵ حکوومەتی عێراقی بە پشگیریەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەیەکە لە پار ساڵ بۆ نمونە 700,000 تۆن بە بازار کرا ئەو ساڵ ڕێژەکە کەم کراوەوە بۆ 400,000 تۆن بنەمای کەشوهەوا و گۆڕانکاری کەشوهەوا ڕەچاوکراوەکەوە ڕێژەی دابارین کەم بۆتەوە بۆ بنەمای دەبێتە بنەمایەکەوە ڕێژە بەرهەمنانیش لەگەڵیدا کەم دەبێتەوە ئەوە زیاتر ئەگەر بەراوردیکەین بۆ پاسار ئەو بنەمایە بۆتەوە ئەو پاساو بۆ ئەوەی کەوە 400,000 تۆن لە سەرتاپای هەرێمی کوردستان لە جوتیاران وەربگرێت ئێمە 400,000 تۆنە دابەشی سەرتاپای جوتیارانی خۆمان دەکەین ئەوەش دەکەینە بنەمایەکەوە هیچ جوتیارێک فرامۆژ ناکەین کاتێک بێت ناوی خۆی تۆمار بکات لە پلانی بە بازارکردنی گەنم لە بەش و بەڕێوەبەراتیەکانی سنووی بەڕێوەبەراتی گشتیمان بۆیە ئێمە تا 12 ئەو مانگەمان کرد بۆ حەدی کۆتایی جوتیارەکان بێن ناوی خۆیان تۆمارکە بەڵکو ئێمە درێژمان کردەوە تا 20 مانگیشت 20 مانجی جوتیاران دەتوانن ئەو چەند ڕۆژەی ماوە ئەوانەی کەەوە ناوی خۆیان تۆمار نەکە دەتوانن بچن سەردانی بەش و بەڕێوەبەراتیەکان بکەن بۆ ئەوی ناوی خۆیان بەردا پرۆسەی بە بازارکردن و پلانی ئامادەکردنی ساڵانی بە بازارکردنی دانەوێڵە تۆمار بکەن تاوەکو تێدا سوودمەند بن و فرامۆژ نەکرێت. بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر لەگەڵمان سوپاس بۆ ئێوە بەخێر هاتن. سپاس زۆر سپاس.